مامۆستایانی ناڕازی بە توندی وەڵامی داواکاریەکەی وەزارەتی پەروەردە دەدەنەوە ڕای دەگەێنن بایکۆت تا وەرگرتنی موچەی مانگەکانی ئاب و ئەیلول بەردەوام دەبێت. جێگری یەکێتی مامۆستایانی کوردستان دەڵێت وەزیری پەروەردە لە بری ئەوەی پەیام ئاڕاستەی مامۆستایانی مانگرتوو بکات با پەیام ئاڕاستەی سەرۆکی حکومەتە ماوە بە سەرچۆکەی بکات و موچەی مامۆستایان دابەش بکات. زۆر سپاس بەداخەوە ئێمە ئەو پامەی وەزارەت و جەنابی وەزیری پەروەردە نیگەرانی کردین چونکە ئەوایە وەزیری پەروەردە خۆی بارودۆخی بژێی مامۆستایانی بزانایە کە مامۆستایان و فەرمانبەران بەگشتی چقدر و ناحەقیشان بەرامبەر کراوە و چۆن باجی ئەو بندیوار و بێسەروبەرەی کە لە هەرێما هەیە ئەیەن و مامۆستا بەڕاستی ناتوانێت بەو بارودۆخە دەرونیە و بچێتە ناو ناوەندەکانی خوێندن لەبرە بەڕاستی ئێمە داواکانی لە جەنابی وەزیر هەر خۆی چۆن داوا لە مامۆستایانەکە بچێتە وەڵەکانی خوێندن بە هەمان شێوەداوە لە حکوومەت کا و لە حکوومەت یارێم کات بە زووتری کات موچەکانی مانگی 8 دابش کرێت بۆی مامۆستایان ئەو کاتە پێویستیان بەوە نیە کەس پێیان بڵێ بڕۆنەوە ناوەندەکانی خوێندن خۆیان ئۆتۆماتیکیەچن خزمەتەکانی خۆیان دەست پێکەنەوە. بەمەبەستی ساردکردنەوەی مامۆستایان لە ئەنجامدانی هەڵوێستی مەدەنی وەزارەتی پەروەردە لە ڕاگەیەنراوێکدا داوا لە مامۆستایان کرد بایکۆت بشکێنن چونکە بە وتەی خۆیان بایکۆت هیچ سوودێکی نابێت. لە بەرامبەر ئەم وتەیەدا مامۆستایەکی ناڕازی دەڵێت لەسەر داوای هیچ کەسێک بایکۆتمان دەست پێ نەکردووە تا لەسەر داوای کەس و لایەنێکی دیکە بیشکێنین. کوڕی سەرۆکی حکوومەت کە گەنجێکی تازە پێگەیشتووە بۆچی بە مەبلەغێکی زۆر ئەچێتە بەریتانیا بۆ سەربازی لە سەربازگەی شاهانە لە بەریتانیا خوێنە پێم ناڵێن پارەی لەکوێ بوو کوڕی سەرۆکی حکوومەت. سەرۆکی حکوومەت دەخلی دیارە ئایا ئەمە چارەسەرە جەنابی وەزیر بە ئێمە ئەڵێ بەو شێوەیە ئێمە وەکو مامۆستایان بەردەوامین لەسەر ئەو داواکاریانەی خۆمان کە نزیکەی 10 ساڵە بە شێوکی مەدەنی لەسەر شەقامین و ئێمە ئێستا ڕووماکرۆتە بەغداد داواکەین بەغداد ئەو پارەی کە ئەینێرە بۆ هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بیدابێمە بە شێوەیەکی کار چونکە حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی دەستێکی نائەمین و ئێمە هیچ بڕۆیەکمان پێیان نییە. مامۆستایەکی دیکەی ناڕازی دەڵێت وەزارەتی پەروەردە لە ڕابردوودا وەک پێویست پشتیوانی لە داوای مامۆستایان نەکردووە وەستانەوەشی لە بەرامبەر چالاکی مەدەنی ئەم توێژە قبوڵکراو نییە. ئەوەی زۆر ماینی گەرانیە وەزارەتی پەروەردە لە ئاسخەمەکانی ئێمانە و ئەم نووسراوەش کە دەریان کردووە بەشێکە لەو خەمساردی وەزارەتی پەروەردە لەگەڵ کێشەکانی مامۆستایان و موچەخۆران. ئێمە چەند جار ڕاماگەاندووە ئێمە عاشقی بایکۆت نین. بایکۆت پرۆسەیەکی کارێکی خۆڕسکانی مامۆستایان و فەرمانبەرانە. چارەسەری ئەم کێشە بە وەڵامدانەوەی داخوازی مامۆستایانە بێ کە ئێستا دوو مەرجی سەرەکی هەیە دامەزراندی مامۆستایانی وانە بێش دابەشکردنی موچەکانی مانگەکانی 8 سەرەڕای ناردنی 600 ملیار دینار لە بەغداوە بۆ هەرێم بەڵام حکومەتە ماوە بەسەر چووەکە 13 ڕۆژی بۆ دابشکردنی موچەی تەواوی فەرمانبەران و خانەنشینان دیاری کردووە. ئەم کارەش مامۆستایان و فەرمانبەرانی خستۆتە گومانەوە و دەڵێن حکومەت نایەوێت لە کاتی ئاسایی و دیاریکراودا موچەکانیان پێ بدات. لەبەر ئەوە بڕیاریان داوە لە بری چوونەوە بۆ پۆلەکانی خوێندن و وتنەوەی وانەکان بە قوتابیان لەسەر شەقام وانەی دادگەری بەدەسەڵات بڵێنەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.